لە هەموو شار و شارۆچکەکان لە یەکا داخۆپیشاندان دەکەن و لە هەمووشی گرنگتر ژنان و کچان و خوشکان ڕێژەیەکی زۆر بەشدارن کە سەردەمی ژنە و سەردەمی شۆڕشی ژنە. بەڕێزان لە ماوەی 3 ساڵی ڕابردوو لە کابینەکەی مەسرور بارزانی زیاتر لە 40,000 فەرمانبەر خانەنشین بوون. ئێمە دەزانین لە کوردستان کاتێک فەرمانبەرێک خانەنشین دەبێت ئەگەر موچەکەی پێشتر ملیۆنێک بێ ئەو پەڕی 300-400,000 دینارێکی بۆ دەمێنێتەوە وەکو خانەنشین. واتە حکوومەتی هەرێم حکوومەتی بەناو هەرێم دەیتوانی لەو 40,000 خانەنشینەی کە پارەیەکی زۆر بۆ خەزێنەی دەوڵەت دەگەڕێتەوە 25,000 مامۆستای وانەبێژی دابمەزران بووە. بەڵام لە ڕاستیدا ئەوان نانەوێت کەرتی پەروەردە پێش بکرێت و نانەوێت مامۆستا دابمەزرێت، بەڵکو دانەوێت زێڕەڤانی و پۆلیس دابمەزرێنن بۆ ئەوەی پاسەوانی سەروەت و بنەماڵەکانیان ببن. کەرتی تایبەت کەرتی پەروەردەیەکێکە لە کەرتی هەرە گرنگەکانی بناغەی کۆمەلگای کوردی و هەموو کۆمەلگایەک، بەڵام ئەوان دانەوێت وەکو وەزارەتی کارەبا و وەزارەتی گواستنەوە و گەیاندن وەزارەتی پەروەردەش بدەن بە کەرتی تایبەت. جارێشتر سەرکەوتوو بن، ئێمە پشگیریتان دەکەین بە هەموو شێوازێک سەرکەوتوو بن و بە هیواین ئەوەی کە داخوازیەکانتان بێتە دی و بەردەوام بن و تا داخوازیەکانتان دێتە دی لە شەقام بەردەوام بن و کۆڵ مەدەن.